ئێستا عملیەکە گۆڕاوە یان لە ڕێگەی مەتارەوە ئەیان برد. دوو وڵات هەن تورکیا و دوبەی دەیان ملیۆن و سەدان ملیۆن دۆلار بەرە ئەو وڵاتە پێت ناڵێ لەکوێوە هێناوتە ئێوێ پارە بچێتە وڵات. ئەو دوبەیە بەمە دروست بوو ئەوێ پارە بچێتە وڵاتەکەی. ئێستا ئەم ڕۆژانە کە 80 بۆ 100 ملیۆن دۆلار بەم فۆرمە ڕوا بۆ سێ وڵاتە تورکیا، ئیمارات، ئێران. بەم عملیە ڕوا کە ئێستا باسیەکەم. طبعا ئەمە بەشێکی زۆری هی جنوبە. بۆ نمونە کابرایەکەی ناوی محەممەد حەمودیە ڕۆژ هەبووە 10 ملیۆن دۆلار حتا 30-40 ملیۆن دۆلاری لە جنوبەوە هێناوە بۆ هەولێر و سلێمانی و لێرەوە بۆ تورکیا و عملیە چۆنە ڕوا لێرەوە بە سیارەیە ڕوا. طبعا هەر دەفتەرێ $10 وەرەگیرێ لێرە تێپەڕێ ئاچێتە شەرناخ، لە شەرناخەوە بە تایارەیە چێتە ئەستەمبوڵ. ئەوەی لە تورکیا بەکارێت لە تورکیا بەکارێت. بۆ نمونە ساڵی 2020 لە تورکیا 6674 مڵک کراوە، 8,661 مڵک کراوە، 6,241 مڵک کراوە، واتە لە 3 ساڵە 21,000 مڵک کراوە. ئەگەر یەکی 50 دەفتەریش حسێب کرێ طبعا هیچی ئێستا لە 40 کەمتر نییە چونکە چلەکەینەوە هێشە بەرپرسیە 5 ملیۆن دۆلاری کڕیوە 6 کڕی. یەکی 50 دەفتەریش حسێب کرێ 10 ملیار دۆلار. ئەوەی لە دوبەی کراوە زۆر زیاتر لەبەی تورکیا.